سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی چالاکێکی سنفی معلمان لە شاری سنا، ڕێکەوتنی نێوان ئێدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان و حکوومەتی کاتی سووریا، هەڕەشەی کادری دەرمانی شارستانی لالی لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە، مەترسی سەپاندنی حکمی سێدارە بەسەر خوێندکارێکی خەڵکی شارستانی شیروان و گەماروی چەند ڕێکخراوە و کەسایەتی پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ئامریکاوە. دەست بەسەرکرانی چالاکێکی سنفی معلمان لە شاری سنا. بەپێی راپۆرتی گەیشت و چالاکێکی سنفی معلمانی خەڵکی شاری سنا لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. سەرچاوەی هەواڵەکان ئاماژە بەوە دەکا کە ئەو چالاکوانە بە ناوی بهزاد قەوامی ڕێکەوتی 21 بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە. بەردەوامی دەست بەسەربوون و ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی پێشووی خەڵکی شاری سنا. بەپێی راپۆرتەکان بەندکراوێکی پێشووی خەڵکی شاری سنا سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 11 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی سدێق یوسفپور لەلایەن ئیطلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی لەسەر هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە. ڕێکەوتنی نێوان ئێدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان و حکوومەتی کاتی سووریا. بەپێی دوایین هەواڵەکان ئێدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان لەگەڵ حکوومەتی کاتی سووریا لە هێندێک خاڵدا ڕێکەوتون و ئاگربەستەکە بەردەوامە. بەپێی هەواڵی گەیشت و مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکراتیک لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ئاماژەی بەوە کرد کە بەپێی ئەو ڕێکەوتنامەیە هێزەکانی حکوومەتی کاتی سووریا ناچنە نێو شارە کوردنشینەکانەوە، ئاگربەستی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و چەکدارانی حکوومەت بەردەوام ئەبێت، هەموو هێزەکانی هەردوو لایەن ببورن لە هێڵێک کە دیاری کراوە دەکشێنەوە، هێزەکانی ئاسایشی ناوخۆی سووریا دەتوانن ئەمنیەتی هەموو شارەکان بپارێزن، پرۆسەیەک بە مەبەستی یەکخستنی هەموو هێزە ئەمنیەکان دەست پێ دەکات، هێزێکی سەربازی نوێ لە سووریا پێک دێت کە هێزە کوردیەکان سێ لێوای ئەو هێزە پێک دێنن، لێوایەکی تایبەت لە هێزە کوردیەکان بە مەبەستی پاراستنی کۆبانی ساز دەکرێت و هەروەها ئەو ڕێکەوتنامەیە شارەکانی سەریکانی گرێسپی و ئەفرینیش لەخۆ دەگرێت. ڕفاندنی منداڵی فەریبا بەلوچ لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە. ڕۆژی پێنجشەمبە نوێی ڕێبەندانی 1404 هەتاوی محەممەد عامر داد ئافەرین منداڵی فەریبا بەلوچ چالاکی مافی مرۆڤ لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە ڕفێندراوە. بەپێی هەواڵی گەیشت و ئەو منداڵە پاش ڕفاندنی ڕەوانەی یەکێک لە ناوەندەکانی سوپای پاسداران کراوە و سەرەڕای ئەوەی کە چاوی بەسراوەتەوە ئەشکەنجە و ئازارێکی زۆر دراوە و پاشان بە شێوەیەکی دڕندانە لە نزیک ماڵەکەی فڕێدراوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا فەریبا بەلوچ لەلایەن پەرلەمانی ئوروپاوە بانکێش کراوە و لە دانیشتنێکدا سەبارەت بە پێشلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران چەند وتەیەکی ئاراستەی کۆبوونەوەکە کردووە. هەڕەشەی کادری دەرمانی شارستانی لالی لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە. بەپێی هەواڵی گەیشت و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شارستانی لالی سەر بە پارێزگای خوزستان لەلایەن بەرپرسی تۆڕی تەندروستی ئەو پارێزگایە هەڕەشەیان لێکراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسی تۆڕی بێهداشت و تەندروستی ئەو پارێزگایە نەک تەنیا ڕێگری لە دەرمانی بریندارانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک لە مانگی بەفرانبار کردووە،
بەڵکو بەدەیان کەس لە ناڕازیانی بەشداربووی خۆپیشاندانەکانی ڕادەستی هێزە ئەمنیەکانی ڕژیم کردووە. شایانی باسە کادری دەرمانی ئەو شارستانە لەلایەن بەرپرسەوە هەڕەشەیان لێکراوە کە ئەگەر یارمەتی خەڵکی ناڕازی بدن دۆسیە قەزاییان بۆ ساز دەکرێت و هەروەها لەسەر کارەکانیان دەردەکرێت. مەترسی سەپاندنی حکمی سێدارە بەسەر خوێندکارێکی خەڵکی شارستانی شیروان. بە پێی هەواڵەکان خوێندکارێکی خەڵکی شارستانی شیروان سەر بە پارێزگای مەشهەد مەترسی سەپاندنی حکمی سێدارەی لەسەرە و دۆخی تەندروستی ناجێگیرە. سەرچاوە خۆجێیەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە کوردە بە ناوی ئەمین پورفەرهەنگ لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران و کوردستان تش بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرەڕای نەبوونی بەڵگەی پێویست مەترسی سەپاندنی تۆمەتی محاربەی لەسەرە و بەهۆی ئەشکەنجەکانی ناوەندە ئەمنیەکانەوە دۆخی تەندروستی ناجێگیرە. گەماروی چەند ڕێکخراوە کەسایەتی پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ئامریکاوە. ڕۆژی ڕابردوو وەزارەتی خەزانەداری ئامریکا چەندین گەماروی نوێی بەسەر ژمارەیەک لە ڕێکخراوە و کۆمەڵێک لە کەسایەتیەکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامیدا سەپاند. بە پێی راپۆرتەکان ئیسکەندەر مومینی گەلاگەری وەزیری ناوخۆ، بابەک زەنجانی بازرگانی ئێرانی کە چەندین جار بەهۆی گەندەڵیەوە تۆمەتبار کراوە و هەروەها 5 کەسایەتی و ڕێکخراوەیەکی دیکەش لەلایەن وەزارەتی خەزانەداری ئامریکاوە گەمارۆیان خراوەتە سەر. دووە هەواڵمان سەبارەتە بە ئێدانەی سەرکوتی کادری دەرمان لە ئێران لەلایەن ڕێکخراوەی جیهانی بێهداشتەوە. ڕۆژی ڕابردوو تۆڕی جیهانی بێهداشت پاش بڵاوبوونەوەی دەنگوێ سەرکوتی کادری دەرمان لە ئێران بە توندی ئێدانەی ئەم کردەوەی ڕژیمی کرد. بە پێی راپۆرتەکان ڕێکخراوەی جیهانی بێهداشت بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کردووە کە کادری دەرمان لە هەموو جیهان بەرپرسیاری گیانی هاوڵاتیان و پێویستە لە هەموو بارودۆخێکدا پارێزوانی خەڵکی زیان لێکەوتوو بن. لە درێژەی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە سەرکوتی کادری دەرمان و پزیشکان لە ئێران بەهۆی دەرمانی برینداران و زیان لێکەوتوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو بە پێچەوانەی مافەکانی مرۆڤ و یاسای بنەڕەتی کادری دەرمانیە و پێویستە کۆمەڵگای نێودەوڵەتی سەبارەت بەم کارە ساتە هەڵوێستی هەبێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.